سەرنجی پێشەنگ. دروست 35 ساڵ بەر لە ئێستا و لە 8 1970 جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق کۆتایی هات. پاش هاتنە سەرکاری جمهوریەی ئیسلامی لە ئێران و سەدام حوسێن لە عێراق هەڵگیرسا. سنووری نێوان هەردوو وڵات لە کۆتایی جەنگەکەدا هەمان سنووری پێشجەنگەکە بوو. تا ئێستاش هیچ ئامارێکی فەرمی لەسەر قوربانیانی جەنگەکە نەدراوە، بەڵام باز لەوە دەکرێت زیاتر لە 1 ملیۆن قوربانی مرۆیی و هەزارانی بێسەر و شوێن دەکرێت. بەجیا لەوەی ئابووری و پێشکەوتن و هەندێک لە شارەکانی هەردوو وڵات بەهۆی جەنگەوە داڕمان. هاوکات کاریگەریەکانی جەنگ ساڵانێکی زۆر پاش کۆتایی جەنگیش بە قوڵی لە کۆمەڵگاکاندا دیارن. سەبارەت بەم جەنگە خوێناویە کە درێژترین جەنگی سەدەی ڕابردوو بوو، تایر حەسەن دەڵێت جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق یەکێک لە کارەساتە هەرە گەورە ئینسانیەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەدەی ڕابردووە. ڕژێمی بەعس و جمهوریی ئیسلامی لە ماوەی 8 ساڵ جەنگیاندا هەرچی جۆرە چەکێک هەبوو ئەو کات لەبەردەستا بوو، هەمویان لە دژی یەکتری بەکارهێناوە. سەرنجام نزیک بە 1 ملیۆن کەس لە خەڵکی عێراق بوو، لە خەڵکی ئێران گیانیان لەدەستدا. ئەم جەنگە بۆ هەردوو ڕژێمی بەعس و جمهوریی ئیسلامی چارەنووساز بوو، هەردووکیان بە قیمەتی ئینسانی ئێجگار گەورەی خەڵکی عێراق و ئێران بە ئامانجی خۆیان گەیشتن. تا ئەو جێگەی کە بە ڕژێمی بەعس گەڕێتەوە ساڵی 1975 لە ئیتفاقی جەزایرە 3 دوورگە حکوومەتی بەعس ناچار بوو بە ڕژێمی شای ئەو سەردەمی بفرۆشێ وەکو توم سوغرا و توم کوبرا و ئەبوو موسا. وەختی ساڵی 79 لە ڕێگەی شۆڕشی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە و دەسەڵاتی شائڕوخێ، ڕژێمی بەعس ئەمە بە فرسەتێک گەزانێ بۆ ئەوی کە بتوانێت ئەو دوورگانی کە ساڵی 1975 پێی فرۆشت بوون یان تەسلیمی کردبوون بگەڕێنێتەوە بۆ ژێر دەسەڵاتی خۆی. وێ ڕژێمی بەعس هێرشی کرد و لە ماوەی نزیک بە مانگێکە هەموو شوێنانەی گرتەوە. دوای ئەم ماوەیە ڕژێمی بەعس خوازیاریەوە بوو کە ئەم شەڕە بوەستێ، بەڵام ئەم شەڕە بۆ جمهوریی ئیسلامی هەرچەند ڕژێمی بەعس دەستی پێ کرد بوو، بەڵام بۆ جمهوریی ئیسلامی ئەمەندە چارەنووساز بوو و یەکەوەیە کە بربڕە پشتی شۆڕشی ساڵی 79 ئێران کرێکاران و زەحمەتکێشان و کۆمونیست چەپەکان بوون. بۆیە هەڵگیرسانی ئەو شەڕە فرسەتێکی ئێجگار گەوریدا بە جمهوریی ئیسلامی کە بتوانێت ئاخرین سەنگەرەکانی شۆڕ لە دەستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بسەنێتەوە لە ژێرناوی جەنگە، لە ژێرناوی دیفاع لە سنوورەکانە. یەک هەلومەرجێکی جەنگی بەسەر تەواوی ئێراندا سەپاند. لە ماوەی 2 ساڵە دەسەڵاتی جمهوریی ئیسلامی توانی دەسەڵاتی خۆی داسەپێنێ و سیاسەتێکی جەنگی بگرێتە بەر کرێکاران و زەحمەتکێشان ڕەوانەی برەکانی شەڕکە و هەر جۆرە ئازادیە کە بەدەست هاتبوو پێشووتر لە سەردەمی شۆڕشە هەمووی بسەنێتەوە. لە ماوەی 1-2 ساڵە نزیک بە 120,000 کەسی لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و چەپ کۆمونیستەکانی ئەعدام کرد. یعنی زۆر زەحمەت بوو لە دوای شۆڕشێک کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەسەڵاتی شایان ڕوخان بوو بەبێ جەنگێکی 8 ساڵی وەکو ئێران و عێراق زەحمەت بوو جمهوریی ئیسلامی بە وێنەی سیستم و نیزامێکی سیاسی کە تاوەکو ئێستا یەکێک لە کارەساتە ئینسانیەکانە بەسەر کۆمەڵی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بتوانێت دەسەڵاتی خۆی ڕابگرێ و بتوانێت پاشەکشە بە شۆڕش بکات. لەم بارەوە جەنگی ئێران و عێراق بۆیە جمهوریی ئیسلامی هەرچی ڕژێمی بەعس داوایە کرد کە شەڕ کۆتایی پێ بێشکە ڕژێمی بەعس بە ئامانجی خۆی گەیشت بوو، بەڵام جمهوریی ئیسلامی نەیویست و ئەیویست وردە دەسەڵاتی خۆی دابسەپێنێ و ئەو سیاسەتە درێژە پێبە. بێجگەل لە کارەساتە ئینسانیەکانی، بێجگەل لە کوشت و کوشتار، بێجگەل لە فەزای جەنگی، بێجگەل لە داتەپینی ئابووری ئەو وڵاتە، بێجگەل لە ئاواری و سەرگەردانی و نەهامەتی، سەرنجام ئەو بەڵایە کە جمهوریی ئیسلامی توانی لە دەستی شۆڕش و خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەجات بێ. مەسەلەی شەڕی ئێران و عێراق شەڕی 8 ساڵە نەخشی جدی و لەوەی کە جمهوریی ئیسلامی بتوانێت دەسەڵاتی خۆی دابسەپێنێت. لە کاتی جەنگەکەدا پارتی و یەکێتی و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تری هەردوو وڵات چ ڕۆڵێکیان هەبوو؟ لەم بارەیەوە تایر حەسەن دەڵێت تا ئەو جێگەی بە ئەحزابی ناسیۆنالیزمی کورد و ناسیۆنالیزمی عەرب و تەنانەت ئۆپۆزیسیۆنی عێراقی بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەمووی بەسەر ئەم جەنگادا بەش بوون. جەنگی ئێران و عێراق ئوفق و ئاسو و ئیستراتیجیدا بەم بزوتنەوانە ئومێدی خۆیان بۆی کە شەریک بن لە دەسەڵاتی سیاسیە ئومێدی خۆیان بەم جەنگەوە گرێدا. تا ئەو جێگەی بە حزبی دیموکراتی ئێران گەڕێتەوە، تا تەنانەت مجاهیدینی خەڵق ڕژێمی بەعس هێنانی بۆ عێراق و مەقڕاتی دانێت، تەنانەت وەکو گاردێکی کۆماری ڕژێمی بەعس لە جەنگی ئێران و عێراق مجاهیدین کاریە کرد و هەروەها حزبی دیموکرات و ئەمانەش تا جێگەی بەسانی ئێران گەڕێتەوە، تا جێگەی بەیەکێتی و پارتیە گەڕێتەوە. پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی نەخشی جدی بوو لەوەی کە
شارەکانی ئێران لە دوای شۆڕشکە کەوتبووە دەستی حزبی دموکرات و کۆمەڵەوە لەو جێگایانە کە شوراکان پێکاتبوون دەسەڵاتی نێوخۆی خۆجێی لە شارەکانە پێکاتبوون بە چاوساخی و بە ڕەهبەری خاڵخاڵی پارتی دیموکراتی کوردستانی وەکو بەشێک لە سوپای پاسدارانی ئێران لە گرتنەوەی شارەکانی کوردستانی ئێرانە نەخشی بەرجەستەی بوو و یەکێتی و پارتی تر ئومێدی خۆیان بەم جەنگە هەشت ساڵەیەوە گرێدا تا جێگەی بۆ پشتیوانیکردن لە جمهوری ئیسلامی تا ئەو ڕادەیە کە کارەساتی گەورەی ئینسانی وەکو هەڵەبجەی لێ بکەوێتەوە کە یەکێتی نیشتیمانی هەڵەبجەی پڕ و پڕ کردبوو بە قسەی خۆیان پڕیان کردبوو لە پازدار و هێرشی ڕێمی بەعسیش هۆشداری دابوو کە ئەگەر سوپای پاسداران بێنە کوردستانی عێراقەوە ئێمە بە کیمیایی و بە هەر جۆرە چێکێک بەدەستمانەوە بێن لێ ئەدەین و هەروای کرد بە قیادەی نەوشیروان مستەفا تەنانەت پازدار هەتا بیرەنەوتەکانی کەرکووکیش چوون بەبەستمەوەی جەنگی 8 ساڵە وای کرد کە ئوفق و ئاسۆیدا بەم بزوتنەوانە سەرنجام دوای ئەوەی کە ینی خێر و بەرەکەت بوو بۆ یەکێتی و پارتی کە ئەم جەنگە هەر درێژەی ببێ چونکە هەموو ئاسە و ئاوات و ئامان جەنگرێدا بوو بەم جەنگەوە ساڵی 1970 وەختێ جەنگ ڕائەوەستێ ئیتر یەکێتی و پارتی وە گەڵایدار هەڵەوەرێن ئیلا کۆمەڵێک مەفرەزەی زۆر کەمیان نەبێت لە کوردستان و لە جێگە شوێنەکان و ئەشکەوتەکانەمانەوە هەڵوەران و هەر هەموو سەرکردایەتی و دار و بەردیانەمێ ڕایان کە بۆ ئێران و ئەنجا پرۆسەی ئەنفال دەستی پێکرد سەرنجام بزوتنەوەی کوردایەتی لەگەڵ شکستێکی کەمەرشتیان بەرەو ڕوو بوو و بۆ کارساتی گەورەی ئینسانی هێنا بەسەر خەڵکی کوردستانە چ کارەساتی کیمیایی هەڵەبجە چ دوایش عملیاتی ئەنفالەکان کە سەدان هەزار کەس لە خەڵکی کرێکان و زەحمەکێش و بەدبەخت و نەهامەتی دێهاتەکان گیانیان لەدەستدا ئەگەر بێت و قەرار بێت ڕۆژێک بۆ ئەم کارەساتی جەنگی ئێران و عێراق سەرانی ئەو حیزبانە بێنە بەردەم دادگای یەکێتی و پارتی دەبێت لەوانە بن لە دادگای ڕابوەستن و نەخشیان بووە لە خۆڵقاندنی ئەو کارەساتە ئینسانی گەورەیە بەسەر خەڵکی کوردستان و بەسەر خەڵکی عێراق